بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بەڕێزان سڵاوتان لێبێت. پرۆسەی خوێندن لە نێوان شکاندنی بایکۆت و دەستپێکردنەوەیدا بۆ ماوەی 4 مانگ لە بەشێکی زۆری هەرێمی کوردستاندا خوێندن ڕاگیرا. لە ئەنجامدا کۆمەڵێک خۆپشاندان و مارگرتنی سەرتاسەری و بایکۆتی مامۆسایان لە هۆڵەکانی خوێندن دەستی پێکرد. بەڵام لە ئاکامدا ئەم بایکۆت و خۆپشاندان و ناڕزایەتیانە لە جێی ئومێد و خواست و تومۆحی مامۆسایان و چینەکانی تری کۆمەڵگەدا نەبوون. ئێمە لەم بەرنامەیە دەمانەوێت بپرسین بۆچی بایکۆت و خۆپشاندان و ناڕزایەتەکان لە هەرێمی کوردستان و بە تایبەتی چینی مامۆسایان لە جێی ئومێدی و ئامانج و هیوای گشتیدا نەبوون و هەروەها بۆچی تەنها بەکردنەوەی دەرگای قوتابخانەکان پرۆسەی خوێندن دەستی پێکردوتەوە کە بەشێک لە پسپۆڕان و چاودێرانی بواری پەروەردەیی پیان وایە کە هەمان کێشە و گرفتەکانی بواری پەروەردە هەروەکو خۆی ماوەتەوە و چارەسەرێکی ئەو تۆ جگە لەوەی کە چارەسەری ڕیشەی بۆ بدۆزرێتەوە بەدی نەهاتووە. لەم بەردامێدا بەشداری هەریەک لە بەڕێزان مامۆسایانی بەڕێز مامۆستا حەمە عەلی مەعروف سەرپرشتیاری پەروەردەیی و هەروەها ئازاد حەمە فەرج مامۆستا بەڕێز سەنگەر فایق جێگیری لە قیت سلێمانیەکێتی مامۆسایان سپاسانەکەین بەشداربوون لە بەرنامەکە. مامۆستاگە سەرتا لە جەنابتەوە دەست پێکەم مامۆستا حەمە عەلی. ئەو ناڕزایەتی بایکۆت و خۆپشاندانەی مامۆسایان کە لە ماوەی ڕابردووە ئەنجام درا لە بەشێکی زۆری هەرێمی کوردستان بەو شێوەیە نەبوو کە لە ئاسی ئومێدی خۆپشاندەران و ئەوانەی کە بایکۆتیان گرتبوو بە ئامانجێکی زۆرەوە کۆتایی پێ نەهات. هۆکارەکەی چی بوو؟ کاک یاقوب پێشەکی سپاس بۆ بەرنامەکەتان، سپاس بۆ میوانانی بەڕێز و برایانی بەڕێز کە ماندووە بن لەگەڵمانە. ینی بەداخەوە هەدەفی بایکۆتکردن لە پرۆسەی پەروەردەوە ئەمانە ینی وەکو جێگەی خۆی نەگرت وەکو پێویست. ئێمە بوو بووین بە دوو بەشەوە، بەشێکمان ناونرابوون ڕازی و بەشێکیشمان ناونرابوون ناڕازی. بەڕاستی کەس نییە لە دنیا ڕازی بێ بەوەی کەوا قوتی خۆی و ماڵ و مناڵی ببڕێت. ئەوە پێش هەموو شتێک ینی هەموو کەسێک ینی وەسیلەیەکی هەیە بۆ ژیان، وەسیلەی ئێمە دەوامکردن و مۆزەفە و ئێمەش مافی خۆمانمان هەیە. بەڵام خۆی لە سەرەتاوە کاک یاقوب ینی ئێمە دوو ڕامان هەبوو، ینی ئێمە بەش بە حاڵی خۆمان پێمان باش نەبوو ینی خوێندنگاکان جێبێڵڕێ و ئەم زەختەی کە ئێستا کەوتۆتە سەر پرۆسەی پەروەردە و کەوتۆتە سەر مامۆسایان بکەوێتە سەری ئێمە و ئێمە ئیتیهام کرین بۆەوە. من لە بیرمە و جەنابیش دەزانی لە میسر ینی شۆڕشێکی زۆر سپیکرا خوێنیشی تیا نەڕژا 2 ملیۆن ئینسان نەک هەر مامۆستا لە ساحەی تەحریر کۆبوونەوە بە هەموو چین و توێژەکانیانەوە. چەندین خوێندنگا و زانکۆ و حتا پەساپۆرت لە ملاولای ساحەی تەحریرەوە بوونەوانە دەوامی خۆیانیان ئەکرد و یەک ڕۆژیش خوێندکارانیان بەجێ نەهێشت. بەڵام لەگەڵ ئەوەشا منەقم بەوە نییە کەوا شۆڕشی میسر لە ئەخیرا چی لێ هات چۆن سەرکوت کرایەوەوانی کە کردیانەوەمانە ئەوە ئەکەوێتە سەر قەزای دووەلی. بەڵام گەشتە ئەنجامی خۆی و ئەمانە ینی ئێمە یەکێ لە مشکلەکان ئەوە بوو بەڕاستی 750,000 تەلەبەمان جێهێشت بوو کە ئەوە بەڕای منەوانە مناڵی خۆمان بوون و زەرمەند بوون و ئێستش باجی یەکەم ئەوانەی دەن. لەبەرەوە ئێمە ئەمانتوانی کە ئامانجی دیارترمان هەبێ و شێوەی بایکۆتەکەش بگۆڕین و بیکەین بە شتێک کەوا زەختێکی گشتی دروستکەین لەسەر حکومەت. وەڵی بەڕای من ینی یەکێک کە ناڕەزایی هەبێ بە گشتگیر بێ. بۆ نمونە ینی هەفتەیەک تۆ هەرچی دوکان و بازار و دایرەکان هەیە دایخە زۆر مهمتر بوو لەو بایکۆتی کە مامۆساکان هینەکانیان جێهێشت بوو. ئەمانە با دایرە ئینتاجیەکان شوێنەکانیان جێبێڵن ئەمانە بوو بە زەختێک بەسەر دەسڵاتەوە. من تێناگەم یانە بۆ ئێمە لە سەرەتا بمان پرسیایە کاکە یاقوبمان پرسیایە بۆچی برادرانی مرور 2 ڕۆژ بایکۆتەکەن بەدەنیانەوەیان، بۆچی محکەمە 2 سەعات بایکۆتەکە لە ئیشەکەی بەدەنیانەوەیان
کەواتە ئێمە ڕێگەکەمان غەڵەتە یا ئەوان پرۆسی پەروەردە و خوێندن بە شتێکی ئەوەین هەڵناگرن تۆ پێ دوایە ئێستا کاتێەوە هاتووە چۆنەڵێ دیراسەیەکی ئەو مۆزوعە بکرێتەوە ینی بە دوای خاڵە ئیجابی سلبێتەکانی بە تایبەتی هۆکاری نەگەشتە ئەنجامێکی باش ینی بە شێوەیە لە شێوەکان بڵین بە پلەبەندی بە نیسبی پێ دەچێت ئامانجێکی تا ڕادێک هات پێتەتی بەڵام بە شێوەیەکی گشتی لە ئاست چاوەڕوانی مامۆسایان بە گشتی نەبوویانی من پێم کاتیەوە نەهاتووە ینی بە دوای هۆکارەکانیدا بگەڕێن هۆکار چی بۆی کە جارێکی تر ئەگەر ناڕزایەتیی مەدەنی دیسان سەری هەڵداوە بە شێوازە نەبێت کە هەمان ئەگەر هەڵە بوو بێت بۆ هەڵانات تێپڕ بێتەوە من بە نسبەت خۆمەوە ینی وەکو ڕای خۆم کاگیاخ من نابینم هیچ ئامانجێک بەدی هاتبێت بەڕاستی ئەوە یەک دووەم ئێمە بە حەقیقەت ئەگەر بڕۆین ئێمە ئەو حکومەتی خۆمانەوە ینی حکومەتی خۆمان چێژ ئەم حکومەتە بە خوێنی شەهیدان هاتوۆتە کایەوە شەهیدانی کەس نییە هەمومان مڵکی هەمومانە طبعاً ئێمە وایە حکومەتەکە بەدەم داوای خەڵکەوە باتە بە تایبەتی مامۆستایان ئێمە فراغێکیان دروست کرد بوو لە بینی ئەمە برا پێشمەرگەکان ئامەسایانوتیەوە پێشمەرگەکان لە ساحن من خۆم لە دەیان خوێنکاری خۆمانم بیستۆ لە پێشمەرگەکانە ئەڵێ ئێمە لە وەختی شەڕەکانە بەس ماندوو بووین ئێوە چەندین ساڵە ماندوون لەبەرەوە ئەو تەقدیری کە هێزی پێشمەرگی کوردستان بۆ ئێمە بکردا حکومەتیش بۆ ئێمەی بکردا من ئێستا بایکۆت کۆتایی هاتۆتەوە مامۆستاکانم هاتوونەتەوە ئەگەر هەر مامۆستای ئێستا دەوری 12 مامۆستای فیزیامان نوقسانە ئەگەر هەر مامۆستای 20 حیسەشی بەمێ بە چل مامۆستا ئەگەر 18 بەمێ 16 بەمێ چەنەها شاغیر لە مەکتەبەکانە دروستە بێت لەبەرەوە بە سوپاسەوە زۆر بە دڵسۆزانە مامۆسایان وەکو بایکۆتەکەیان شکانەوە نشگەشتونەتە ئەنجاماتونەتەوە مامۆسامان هەیە 32 حیسەڵێتەوە مامۆسامان هەیە 28 دەڵێتەوە لەبەرەوە من لێرەوە لە بەرنامەکەی ئەوە زۆر سپاسی ئەو هەستە جوانەی مامۆسایانەکەم دوای ئەو هەموو ماندووبوونەوە ئەو نەگەشتنەش بە ئامانجیان بەڵام لەگەڵ ئەوەش هەست بە بەرپرسیارەتیەکەن و زۆریش ماندوون وەکو دایرەکانی کە نیانی دوو ڕۆژ دەوام بکەنەوە بەڕاستی ماندوون و سپاسیانەکەم بۆ ئەو هەموو ماندووبوون و ئەرکەی کە لەسەریان لای بەڕێز مامۆستا ئازاد ئەکرێ هەمان پرسیاریش لە تۆ بکەمەوە ینی نازانمەگە بە دیوێشی کا بێت بۆچی ئەو مانگرتن و ئەو بایکۆتەوە خۆپشاندانە گەورەیە کە شتێکی نمونەیی بوو لە چاو لە پێشوە بەو شێوەیە نەبوو بەڵام ئاکامێکی وای نەبوو چۆنەڵێ بەگریان کۆتایی هات بە شێوەیەک نەبوو کە ئامانجی خۆی بپێشێت تۆکو و مامۆسایەکی ناڕازی و ئەندامێک لە ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی و کاتە بۆچی گێڕیتەوە بەڵێ من سەرەتا دەستخۆشیتان لێکم سپاسانەکەم بۆ کەناڵەکەتان بۆ بیسەران و بینەرانتان بۆ پێم خۆشە لێرەوە ڕای بگەێنم کە کەناڵەکەی ئێوە پێشەنگ بوو لە پەخشکردنی چالاشەکانی شەقام و ناڕزایەتەکانی چەند مانگی ڕابردووی مامۆسایان و سەرجەمچین و توێژەکان ئێمە بە گرنگ و بە بەرز ئەی نرخێنین بەڕاستی بە نیسبەت پرسیارەکەی جەنابتەوە من بە پێچەوانەوە وای نابینم کە هیچ ئامانجێک لە چالاشی و لە بایکۆت و خۆپشاندانی مامۆسایانە بەدی نەهات بێت ئێمە کە دیارەڵین مامۆسایان دیارە بە تەنها مامۆسان نەبووە بەڵکو مامۆسا پێشەنگی و قافڵەیە بووە ئەنا سەرجەمچین و توێژەکان لەم خەباتەیە بەشدار بوون لەم خەباتە جوانە مەدەنیە من ئەگەر هەندێک لە ئامانجەکانی ئامانجە بەدی هاتوەکانی ئەم خەباتت بۆ بژمێر بەڵێ ئامانجی معنەوی بێت جیاواز لە ئامانجە مافەمادیەکە یەکێک لەوانە ئاشکردنەوەیەک بوو لە نێوان هێزە ئەمنیەکان و خەڵکانی خۆپشاندەرە لە ساڵانی ڕابردووە لە هەر شوێنێکە خۆپشاندانێ بکرا ئێمەمان بینی بەیەکان کێشان لە نێوان هێزی ئەمنی و خۆپشاندەرانە تەنانەت کوشتن و تەقەکردن و جارەشانەشی لێکوتەوە بە شانازیەوە مامۆستایان سەرقافڵی ئەم خەباتە بوون لە ماوەی 3 مانگی بۆ 4 مانگی ڕابردووی تەنها ئەم ساڵە یعنی ئەکرێ بڵین چڵەدارێک نشکایەوە بەسیترین تونوتیژی ڕووی نەدا ئەمەی چەکە لەو دەستکەوتە گەورانە کە ئاشتبوونەوەیەک ڕوویدا لە نێوانیان ئاشتەواییەک تێگەشتێکی جوانە نێوان هێزە ئەمنیەکان و خۆپشاندەرانە ڕوویە ئەمە یەکێک لە ئامانجەکان ئێمە نەوەی نوێ ئەو نەوەی کە ئەمانوێ پەروەردەیان کەین و فێری خوێنەواریان کەین فێرمان کردن کە هەر کاتێ مافتان پێشێلکرا لەو شوێنەیە بیان وەستێن لەو شوێنە ئێوە قبوڵی مەکەن لەو شوێنە ئێوە ڕایانگرن چۆنش ڕایانگرن بە شێوازێکی زۆر مەدەنیانە و زۆر ئاشتیانە یەکێکی تر لە ئامانجە گەورە و بەدەست هاتوەکانی ئێمە بەڕاستی کەمە لە هەمووی گرنگتر و گەورەترە ئەوەیە کە زوڵمێک لەم میلەتە کراوە کۆمەڵە خەڵکێک بە ئیرادە و بەتوانە لە دەڤەری هەڵوێستا ئاکرێ وای ناوبرین
کە دوو پارێزگا و دوو ئیداری گشتی ئەگرێتەوە لەم ناوچانە دەنگی ناڕزایەتیان هەڵبڕی لەوەی کە مافێکیان لێ پێشل کراوە قوبوڵی ناکەن کە ئەویش ئەم سیستەمە زۆرم لێو سەپێنراوەیە کە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانە سەپێنراوە و ئەمە گەورەترین دەتوانین بڵین دەستکەوت بوو کە مامۆسایان ڕەفزیان کرد کە خۆپشاندەران و چین و توێژە جیاوازەکان ڕەفزیان کرد و نەچوونە ژێرباری و قوبوڵیان نەکرد و قوبوڵیشی ناکەن. ئەمە لایانی بڵین ئەوە بوو کە باست کرد ئەی چیتر هەیە کە بەدەست نهاتبێ ینی تموحی ئەوە چی بوو وەکو مامۆسایان توێژەکانی تر ئەتانویل بە چ شێوازێک قایل بن چۆنەڵێ ئاسوودە بن بەوەی کە مافتە چۆنەڵێ خۆپشاندان و مانگرتنەکەتان و بایکۆتەکەتان بەرهەمی هەبوو بێت ینی بەڵێ تەمەنامانەکرد کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بە حکوومەتی خۆمانمانزانی تەمەنامانەکرد بێتە سەرخەت بۆ خەباتە جوانە مەدەنێ بێتە سەرخەت نەک بە دوو قازیف و دوو لە ئەربیژی ڕاستە و ڕاست لە گۆشەی 1970 معادلەکان بگۆڕێت یعنی پەیامێکی زۆر مەترسیداریدا بەجۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە ئێمە خەباتی مەدەنیمان ناوێ بەڵکو خەباتێکمانوێ کە تونوتیژی لێ بکەێت و اینجا گوێتان لێگرین بەڵام ئێمە هەر تەمە ناکەین خەباتی مەدەنی سەرکەوتن بەدەست بێنێت و ئێمە چەند هۆکارێک بۆ هۆی ئەوەی کە ڕاستە بایکۆت ڕاگیرە بایکۆت وسیلەیەک بوو بەدەست مامۆسایانەوە کە زەخت و فشارەکانیانی لێ بکەن پێ حکومەت لە حکومەت بەڕاستی بایکۆت زۆرشی تاقی کردەوە حکومەتی تاقی کردەوە کە تا چەندێک لە خەمی پرۆسی پەروەردایە کە هیچ نەبوو یعنی 4 مانگ دەوام لە دوو پارێزگا و دوو ئیدارە ڕایگیرە حکومەت هەر بە خەیاڵیشان نەهات ئەمە لەلایەک لەلایەکی تر حیزبە سیاسەکان بەڕاستی هەر 5 حیزبە سەرچێکە لێرە و لەوێ لەوانەیە هاوخەم بوو بێتن لەگەڵمانە بەڵام هاوخەمیمان ناوێ ئێمە کاروکردەوەمان لیانەویست بە تایبەتی دوو حیزبە دەسەڵاتدارەکە وەیەکی تر کە زۆرجێ ئەسەف بوو ئێمە بۆ هۆیەوەی کە خەباتەکەمان بۆ ماوەیەکی کاتی پێ ڕابگرین چەند خاڵێک بوو یەکێک لەو خاڵانی کە ئێمە بەڕوونی لەلایەن حکومەتەکەی هەردوو حیزبی دەسەڵاتەوە بە تایبەتی پارتیەوە ئێمە ئەم خاڵەمان گەشت بەگوێ کە حکومەت ڕایگەیاندووە تا مامۆستای ناڕازی لەسەر شەقام بێت هیچ شتێک ناکەن هیچ جۆرێک لەو مافانە ناگەڕێنرێتەوە ئێمە گەشتی نەوە قەناعەتی کە ئەم حکومەتە لە ڕووی سایکۆلۆژیەوە نەخۆشە ئەم حکومەتە حکومەتێکە یعنی حکومەتی هاوڵاتی نییە حکومەتی دامەزراوی نییە ئەمە وەڵامێک نییە بۆی کە جارێکتر بایکۆت و خۆپشاندان نەکرێتەوە لە لای ئێوە نەخیر ئێوە چۆن تۆڵی قۆناغێک وەساوە ئەوە سانە کەی دەست پێ کاتەوە ئایا خۆ ئیسێش هەمان دۆخی مانگەکانی 11 مانگەکانی 9 مانجی 12 ئێستا شەمان دۆخەکە خراپترنەوە بێ باشتر نەبوو بۆچی ینی بەڵێنجام پێم باش بۆ ئەوە تەواوکەم ئێمە گەشتن بۆ قەناعەتی کە حکومەتێک ڕقی لەو هاوڵاتیانێتی کە خەباتی مەدەنیان ڕاگەیاندووە ئەڵێ تا ئەوان لەسەر شەقام بن بۆ ئەوی نەبێ بە دەستکەوتی ئەوان ئێمە ڕاستی مافەکانی خۆمان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانمانوە نەگەوەکەوە ئێمە بڵێن دەستکەوتمامە دەزێناوە ئێمە دەسان قەستە ینی بەڵێ بزەبت بەڵێ ئێمە وامان دەستکرد تا مامۆسای ناڕازی تا شەقام بمێنێت هشتێ بۆ هاوڵاتیان ناکرێت لەبەرەوە ئێمە وتمان با ئەم تەرحەشی بینی ئێمە ڕاستیمانوێ خەڵک بە مافەکانی بگاتەوە ئێمە لەسەر جادەبین لەسەر جادە نەبین با خەڵک مافەکانی بگاتەوە ئێمە هەر کەسێ ئەم کاریکردیمە دەستخۆشی لێکین لەبەرەوە مدەیەکمان داوە بە حکومەت بۆی ئەم شانسی خۆشی تاقیکات و بزین ئایا لەمەشان ڕاستەکەیانە دەستان خۆش بێت ئەوسا سەنگەر جەنابتان وەکو بڵین لایەنێکی کارژێڕی وەکو مؤسساتێک وەکو دامەزراوە ڕێکخراوێکی مەدەنی تایبەت بە کار و پیشە و وەماف و ئەرکەکانی مامۆسایانیش کە هەن وەکوێکی مامۆسایان کە لە ماوەی ڕابردووە زۆر گلەی و گازندە و ڕەخنەتان ئاڕاسە ئەبووانێ دوجار ئێوە لەکوێی ئەو هاوکێشەیە بوون ئایا زیاتر لایەنی دەسەڵاتانە گرت یان لایەنی خودی مامۆسا و خودی پیشەیی ینی مامۆسا و پرۆسەکەتانە گرت کە خوێندنە دەستان خۆش بێ سوپاس بۆ بەڕێستان و بۆ بەردامەکەتان ئێمامە چاوخشانەوەی بکەین بە ئەم شارە لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە 2 ساڵی ڕابردووە دوایەوەی کە قەیرانی دارایی سەری هەڵدا دوایەوەی کە پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی لە ڕووی داراییەوە بچرا ئەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی ساڵی 2014 ئەو کات ئەوەندە من لە یاسەلایەتم بێت لە مانگی 2014 ئەمە وەکو یەکێتی مامۆسایان وەکو لە سلێمانی یەکێتی مامۆسایان هەرو کات هەڵوێستمان وەرگرەوە کات بەیاننامەمان دەرکردووە کات لەگەڵ نووسنگی سلێمانی پەرلەمانی کوردستان دانیشتین کە مەترسیەکانی ئەم قەیرانەمان بۆ ڕوونکردنەوە پێمان وتن کە ئەمە ئەگەر بێت و هەل نەکرێت لە داهاتوو ئەم قەیرانە بەرقوڵتە دەڕاتەوە ئەو کات تەنها موچە دواکەوت لە چەند ڕۆژێکە بەڵام ئێمە لەو کاتەوە درکمان بۆ قەیرانە کرد لەو کاتەوە دەستمان کرد بە هەوڵ و فشارەکانی خۆمان هەر بەڕێکاری مەدەنی هەبوو فشارەکان بەخێرەوە ئەنجامەکەی کە تا ئێستا بینین هیچ جۆرە فشارێک و بەرهەمێک هیچ جۆرە هەوڵێک بەرهەمی نەبووە ئێمە هەر لەو کاتەوە دەستمان کرد بە فشارەکانی خۆمان لە 2014 بۆ یەکەم جار لە سنووری پارێزگای سلێمانی
بایکۆتمان لە ناو ناوەندەکانی خوێندنا کرد کە ئەکرێ بکرین بە سەرەتایەک دەواازەیەک بۆ سیستەم بۆ هەڵوێستی مەدەنی بایکۆتی مامۆستان لە ناو ناوەندەکانی خوێندنە ئەگەرچی وەکو پێویستیش نەبوو چەند ڕۆژە کردمان ئەمە سەرەتای ناڕزاتەکانی ئێمە بوو وەکو یەکیتی مامۆستان وەکو لیستی هاوبەشی لە ناو یەکیتی مامۆستان کە پشتیوانیمان نەکرد لە داواکاری خواستی مامۆستان لەو کاتەوە ئێمە بەردەوام لە بەرەی مامۆستان نبووینەوە لەگەڵیان نبووینەوە بەردەوام هاوبەش و هاوکاریان بووین تا ئەو کاتەی کە ئێستاشی لەگەڵ ئابێکە ئێمە لەگەڵ جەناوتانە قسەکەین هەر خۆمان بە نوێنەری مامۆستا زانین و خۆمان بە ئەو چین و توێژە ناکە هەر لەگەڵ هەموو چین و توێژەکانی تر کە مافمان خوراوە خۆمان بە مەقدور و حەقخوراوە زانی بۆیە بەردەوام بووین لە داکۆکیوە داواکاریەکانی مامۆستان لە هەموو ئەو دانیشتانانەیە کە لەگەڵ لایانی پەیوەندیدار لە حکوومەت هەرێم کردومانە لەگەڵ لایانی پەیوەندیدار لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لە پارێزگای سلێمانی و لەسەر ئاستی باڵاشتان لەگەڵ سەرۆکی حکوومەت و جێگیری و وەزیری پەروەردە بەردەوام ناڕەزایەتی خۆمان گەیاندووە پیان وە بە نووسراوی ڕسمی و بە زۆر باش هەموو ئەم بابەتانە بۆیە ئێمە پێمان وایە ئەوی ئێمە لە توانەمان نبوو بێ کەم تا زۆر کردومانە ئەکرشتی باشتر بکرێ بەڵام ڕخنەکان زۆر جددی ینی زۆر جار بڵین ئەوە ئاڕاستەیەکی مامۆستایان نەکرا کە تا ئەو کاتە لەگەڵ بڵێن خۆپشاندانەکان و بایکۆتان لەگەڵ مامۆستایان هاوتەری بن دێنن سەر شەقام دێنن سەر جادە ینی بە هەموو شێوەکان هاوهەڵەوەسەنە تا ئەو کاتێک کە لە حیزبەکانیان کە ئەو دامەزراوی مامۆستایانە خۆ دەزانی بڵین پشکی حیزبیە کە دانراوە هەتا ئەو کاتێک کە حیزبەکانن کەیتر فەرمانە پێگەن و واز لەو شەقام بێن واز بایکۆت بێن ئەوانیش پشتی مامۆستایان بەرەدەن و چۆڵێکن شەقامەکە لەگەڵیان بە پێچوانەوە من ڕێم وایە ئەکری ئێمە منتیقانە بیرکەینەوە لەسەر بایکۆت لەسەر ئەنجامی بایکۆت بەڵێ نەخێر بۆ شێوێنەوە من تەجوبەی پارەڵێن پار لەگەڵ برادرانە وەکو مامۆستایان و لە سلێمانیەکێتی مامۆستانی کوردستان لە 21 2016 بەنامەیەکمان دەرکرد و ئاماژەماندا بەوەی کە ئەگەر حکوومەت تا 26 داواکاری خواستی مامۆستایان جێبەجێ نەکرێت بایکۆتی سەرتاسەریەکەینەوە بوو تا 26 مانگ حکوومەت وەڵامی نەداینەوە ڕاستەخۆ بایکۆتی ناوەندەکانی خوێندنمان کرد وەکو یەکێتی مامۆستانی کوردستان باوبەشی و برادرانە و مامۆستانەی کە پار لە بەنامەکە لە کەناڵەکانی ڕاگەاندنی خوێندراوە من نامێ بچمەوە ئەو بابەتە بەڵام ئێمە بایکۆت بۆەوەکەین وەکو وەسیلەیەک و فشارێک بۆی ئامانج بەدەست بێنێ لە قسەکانی مامۆستاش کە ئاماژەی پێدا کە دەسەڵاتی سیاسی لەم هەرێمەیە بەداخەوە فشاری مەدەنی بەرامبەر دەسەڵاتێکی سیاسیەکی کە گوێ لە خواستی داواکاری خەڵک بکرێت گوێ لە ناڕەزایەتەکانی خەڵک بکرێت بەڵام ئێمە بۆمان دەرەکەوێت کەمە 2 ساڵە بەداخەوە کە ئیم ساڵی تەجوبەی پارمان بە هەند وەرنەگرت دوای 2 مانگ زیاتر لە ناوەندەکانی خوێندن کە داخرێت بۆ نمونە پارێمە 21 مانگ بایکۆتمان دەست پێکرۆ 26 مانگ کە دەبووە داوام کرێت بایکۆتمان کردووە 27 سێ بایکۆتمان شکاندەوە واتە دوای 2 مانگ بەڵام کاتێک کە پرۆسی خوێندن دەستی پێکرێتەوە مامۆستان خۆیان خۆرسکانە چوونەتەوە ناو ناوەندەکانی خوێندن ئێمە بەهەسکردن بە بەرپرسیارەتی ئەو مامۆستانی کە چاوێن لە دەمی ئێمە و بۆ داوایان لێ کردوون کە بایکۆت بشکێنین بۆی بچنەوە ناو ناوەندەکانی خوێندن بایکۆتمان شکاند بۆچی بایکۆتمان شکاند لەبەرەوەی پار 27 سێ هیچ دەرفەتێک نەمابووی کە حکوومەت هەرێمی ئێوە بایکۆتان شکان یان خۆی من پرۆسەکەی پارەکەم کە حکوومەت بێئەمەل بووین لەوەی کە جوامام بداتەوە ناچار وشکانمان ئیم ساڵ بە هەمان شێوە پشت و پەنایان بووین لەگەڵیان بووین لە پشتەوە چی پێویست بێمە ئەو برادرانە ئەتوان شایدیمان بۆ بدەن کە هاوکاریان بووین ئێستاشی لەگەڵا بێ ئێمە لەگەڵ خواست و داواکاری مامۆستانی هەڵپەساردنی بایکۆت نیشانەی کۆتایی هێنان نییە بە فشارە مەدەنیەکانی ترمان ئێمە دەبێت تێبگەین کە فشاری مەدەنی تەنیا بریتینێ لە بایکۆت بەڵکۆک و مامۆستا حەمالی ئاماژەی پێدا لە میسر پرۆسی خوێندن و پرۆسی داوەندەستگاکان بەردەوام بوو بەڵام فشارێکی مەدەنی وایان کرد کە توانی ئەنجام بەدەست بێنێت تۆ گرنگەوەی ئەنجام بەدەست بێنی نەگرنگەوەی تۆ بایکۆتی بۆیە من زۆر باشە گۆڕینی شێوازی خەباتی مەدەنی پێویستە قسەی لەسەر بکەوە بیر بەڵام ئەوەی ئەو کاتەیەوە کە بایکۆتان چۆنە لە شکان و گەڕانەوە هۆڵەکانی خوێندن کە بەشێکی زۆری مامۆستایان بوو و دەرگای با بڵێن زۆرینەی هەرە زۆری خوێندنگاکان کرانەوە دواتر مامۆستایانی ناڕازی لەسەر شەقام بەعام بەگشتی شێوازەکان گۆڕی ئەوە بوو بڵین ڕێپیاوانیانەکە بوو بەردەم بارگای حیزبەکان نازانم ئەو کاتەشە لەگەڵیان نەبوون ئەمە لە کاتێکا گۆڕینی شێوازی میکانیزم ئێمە لەگەڵیان نابووین ئێمە لە بەرنامەکەشە خوێندمانەوە زۆر بەڕوونی و لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە ئەکرێ بگرێنەوە بۆ ئەعلام زۆر بەڕوونی وتومانە ئێمە پشتیوانی هەموو ناڕزایەتێکی ترابین و لە خۆپشاندان و هەر ناڕزایەتی بکەب لەگەڵیان نابین بەڵام بەداخەوە دوای هەڵپەساندنی بایکۆ لەلایەن ئێمەوە لە ڕووی شەقام و لە ڕووی زۆرێک لە جۆرەکان ناڕزایەتەکانە دابەشبوون لە ناو مامۆستانە ڕوویدا ئێمە بۆ ئەوی ئەم دابەشبوونە زیاتر ڕنگ نەداتەوە بۆ ئەوی کە تەشەنووز و کێشە و مشکلە لە ناو مامۆستانە دروست نەبێ ئەمە ماوەیەک هەوڵماندا بێدەنگ بمێنینەوە تا کۆتایی ئەوەی کە بزانین ئێمە چی بکەین
ئێستا ئێمە کۆتاییمان نێناوە بە فشارە مەدەنیەکان و دەبێت ئەم واقعە لە لای سەرجەم مامۆسایان دروست بێ ئەمە ئەگەڕێن بە دوای بەدیلی بایکۆتەوە بەدیلی ئەمە یەکێ لە شکستەکانی بایکۆت و هەموو فشارە مەدەنیەکان لە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەمە ناتوانین لە سنوورێک یان لە زۆنێکی دیاریکراوە بپەڕینەوە بۆ سنوورێکی تر ئێمە ئەزانی لە هەموو دنیا کە تۆ ئەتەوێت گۆڕانکاریێکی مەدەنی بکەیت کە تۆ ئەتەوێت فشارێک لەسەر دەسەڵاتی سیاسی دروستکەی بەتایبەتی لە وڵاتە دیموکراتیەکانیشە ڕوونتریش بڵێن لە وڵاتانی ئێمە کە نیمچە دیکتاتۆریێتەوە لە وڵاتانی ئێمە کە ڕێز لە مافەکانی مرۆڤ ناگیرەوە ڕێز لە خواست و داواکاری خەڵک ناگیرێ و وەکو مامۆستا مەژەی پێدا گوێ لە داواکاریەکانی خەڵک ناگیرێ ئەبێ لە پایتەختەوە دەست پێ بکەی و ئەبێ ناڕەزایەتەکان گوازینەوە بە پایتەخت ئەوەندەی ئێمە ئیشمان لەسەر ئەوە کردووە جۆرە لە جۆرەکان جیاوازی دروستکەی لە نێوان وەکوێشێتی مامۆستایان هیچتان کردو کە لە پایتەختەوە ناڕزایەتەکان دەست پێ بکەن خۆ لە کاتێکەوە لختان لێ هەیە ینی ئەندامتان هەیە مامۆستای زۆر هەیە هەنگاوێکمان کرد شکستمان هێنا لەو پرۆسەیە بەداخەوە لە 25 نوێ پێشەوەی پرۆسی خوێندن دەست پێ بکاتەوە تەمان لە 25 هەشتا لە کۆبوونێن زمینی تەنفیزیا بڕاردرا کە 25 مانگ 25 نۆ خۆپشاندانێکی سەرتاسەری لەسەر زەم لقەکانێکی تی مامۆسایان نابکرێت بەداخەوە ئێمە تەسەڵمان وا بوو ئەمە دەرچێکی زۆر باش دەبێت بۆی مامۆسان چونە مۆڵەتمان وەرگرت بۆ ڕێپێدراو بووین بۆی بتوانین خۆپشاندانەکان لەسەر زەم ناوەندەکانی بەردەم لقی یەکێتی مامۆسان کە 12 لقە بیکەین لە دووەک و لە ئاکرێ و لە سۆران و لە هەولێری لۆ سنوورە بیکەین بەداخەوە دەسەڵاتی سیاسی لەو سنوورە و حکوومەتی هەرێم لەو سنوورە بە توندوتیژێکی زۆر ڕوبەڕووی مامۆسان بووە ئەو بینیمان لە کەناڵەکانی ڕاگەاند لەو کاتە بربەستێک دروستکرا بەڵام ئێمە ئەبێت بێئەمەل نەبین لە هەوڵانەمان بەردەوام هەوڵی شکاندنی سنوورەکانی نێوان سنووری هەرێمی کوردستان بدەین بۆ بپەڕینەوە بۆ سنوورەی کە خەڵک بێدەنگ کراوە خەڵک فەرامۆش کرا بۆی بتوانین دەنگی ناڕازایەتەکان لەو سنوورەوە دەست پێ بکات بۆی پەیامی ئێمە بگاتەوە حکوومەت گوێ لە داواکاری دەستخۆش بێگرم وڵات مامۆستا حەماعەلی ئەو پرسیارە هەیە لە دوای شکاندنی بایکۆت ئێستا کەڵن دەرگای خوێندن کراوەتەوە ئەمە چۆنەڵێ هەواڵێکی دڵخۆشکەرە لە کاتێکا ینی تەنها دەرگا کراوەتەوە ینی هەمان کێشەکان هەمان معانات هەمان پرۆسە و کەم و کورتەکانی پرسی پەروەردە و پرۆسەی پەروەردە بە شێوەیەکی گشتی هەر بەردەوامی هەیە بەڕێی بەڕێز وەڵایی کاک یاعقوب ڕاستە دەرگای خوێندنگاکان کراوەتەوە بەڵام ئەوەی کە ئێمە زین لە پرۆسەی پەروەردا لە لووتکەی وەزارەتەوە هەتا بەسیترین کارمەند لە ناو وەزارەتی پەروەردا بێ لە خزمەتی خوێندکاران و مناڵانی خۆمانابین لەبەرەوە من پێش هەموو شتێک ئێستا دەرگای خوێندنگاکان کراوەتەوە پێم باشە ینی ئەو نەسیجە کۆمەڵایەتی کە لەم ماوە کە نەختێک تێک چوو حاجزێک دروست بوو لە بینی مامۆستا و ئیدارە و ئیشراف و شوێنەکانە ئەو حاجزە نەمێنێتەوە چکە ئێمە لە کۆتاییە ئێمە ئەبێ هەر لە خزمەتی پرۆسی پەروەردە و مناڵانی ئەم شارەوە ئەم دەڤەرەی خۆمانابین لەبەرەوە هیوادارم یەکەم شت ئەو نەسیجە کۆمەڵایەتێ بگەڕێتەوە دووەم شت هیوادارم ینی بە ئینتیقامەوە و بە هینەوە محاسبەی تەلەبە نەکرێ و نەکرێ بە منەتێک بەسەر تەلەبە دیاردەی وا هەیە من چەند شتێکم بیستووە بەداخەوە ینی تۆ ئەوانە مناڵی خۆتن ئەوانە زەریبەی لە هەردوو لا هەیە ئەوانە زەریبە ئەدەن ینی وەکو زەریبەی نەفسی ئەدەن کە ماوەیەکی زۆر لە ماڵەوە ماونەتەوە خوێندنیان پەچی کەوتۆ ئانەشی کە وەزاریان هەیە من تەسەورەکەم کاک یاعقوب بە هیچ شێوەیەک ینی ناتوانی 4 مانگ بایکۆت بە 15 ڕۆژ کە درێژ کراوەتەوە تاویز بکرێ ئەمە زەربەیەکی زۆر گەورەیە بەر خوێندکاران کەوتۆ بە تایبەتی لە پۆلی 9 بەڵام بە هەر حاڵ ینی ئێمە حربی خلیجمان بیرە ینی ئەوانەی دوهۆک برادەران کە وەختێک ئاوارەی مووسڵ هات بۆ ناو خوێندنگاکانیان تقریبان لە مانگی 12 گەڕانەوە ناو خوێندنگاکان مامەسا بەو ڕۆحە پەروەردەی خۆی و بە ڕۆحێکی باوکانە ئەبێ هەوڵ بات کە بەو هەموو کەم و کوڕی کە ئێمە لە پەروەردا هەمانە بەو هەموو خەمساردی کە لە پەروەردا و لە پرۆسی پەروەردا هەمانە بەو ڕوبعەموو چێشەوە کە هەمانە ئێمە توانین وەکو ئینسانی پەروەردەیی دەوری خۆمان بینین یعنی ئێمە کاک یاعقوب ڕۆژە سەختەکانی ژیانمان بینیوە بیرمانە لە ئامادەی ڕۆشنبیر لە بەردەمی خۆمانە تەلەبەکانی خۆمانیان لە ئەمنە سوورەکەی نایە دەرەوە لە بەردەممانە ڕەمیان کردن بەڕاستی محافزی ئەو کاتەی سلێمانیش بە ئێمەوت ئەیوب چەپڵە لێن کە ئێمە ڕەمیانە کرد کە ئێمەیان بینی هەڵوێزمان زۆر بە قووەت ئەم جاوتی بگرین ئێمە نە چەپڵەمان لێدا نەگریین چونکە بەڕاستی تۆ نابێت لە بەردەمی ئەوانە خۆ بە لاواز پیشانەی ئێمە
بیرمانە کە کاک سەنگەروان لەوانەیە تەلەبەی ئێمە بوونە وەختە ئەو کاتانە بیرمانە ئێمە 200-300 دیناری تەبعی سەدام حوسێنمان وەرەگردەمان گۆر لە بازاڕا کە من هینمە کرد لەگەڵ عوملەی دۆلارە 6 دۆلاریە کرد ئەو هەموو فەقیری و جۆرەوەریەمان بینی ئەو هەموو چەسانەوەمان بینی ینی مامەسا دایمە مەشخەڵ بووە و ئەبێ حیزبە سیاسیەکانی کوردستان چکە ئەوان حکومەتیان تەشکیل کردووە بەڕاستی لەوە تێبگەن کە مامەسا لە هەموو وڵاتانی دنیا ینی تۆ سەیری کە هەموو وەزارەتەکان کە دانیشن بورجیان بۆ دانرێت گەورەترین بورجە بۆ وەزارەتی پەروەردە دانرێت کە تۆ پێشمەرگە فێری ڕاحی نەتەوایەتی و ئەمنی قەومی کرد کە مۆزەف و فێری ئیخلاس کرد لە ئیشەکەیە کە ئەو سەرکردانەی کە ئێستا ئێمە پێمانگان فێری خۆشەویستی نیشتمان و خۆشەویستی عیلم و فێری خۆشەویستی مامەسا و تەقدیری عیلممان کردن ئەمەی کە ئێستا لە کوردستانە ڕووەدا ئەمە ڕووی نادا بە دڵنیاییەوە ینی من کۆمەڵێک تەلەبەمان هەیە ئێستا کاکە یاعقوب لە سەنگەرەکانی پێشەوەن بە ئێمەڵێن مامەسا ئێمە تەریقە بینەوە معاشێکی زۆرمان هەیە ئێوە بەو هەموو تەمەنەوە ڕبعێکی موچەکەتانە دەنێ 600,000مانە ئێوە هەمیشە ماندوو بوون ئێمەتان پێگەیانەوە ئەوان ئەیانوێ حاجزێک دروستکەن لە بینی مامەسا و پێشمەرگا ئێمە هیچمان نایە لە دەسڵات ئەمانەوێ ئەو تەقدیرەی کە برا پێشمەرگەکانمان و قیاداتی هێزی پێشمەرگی کوردستان بۆ ئێمە یەکەن ئەوان بەقڵ ئەو تەقدیرەی ئەوان تەقدیری ئێمە بکەن ئێمە بەسمان لەبەرەوە ئەوان بەو ڕۆحە نیشتمانیەوە سەیری ئێمەکەین بەڕاستی کاکە یاعقوب مامەساوەکو وەکو مۆزەفێک نییە بڕوا 2 ڕۆژ لە دایرەکە دانیشێ و دوایی کە ڕۆژ کورسیەک جێبێڵێ پەروەردەکردنی تاکی کۆمەڵ جێڵی لەبەرەوە بێ گەورەترین بورجە دانی زۆر باشە هەموو مامەسایەک تۆ پێدوانیە ئەو بۆ چوون و بێکردنەوەی هەیە بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە ینی مامەسا ئەزانێ ینی هۆشیارە ئەمڕۆ ئەزانێ کە ئەو دۆخی کە هەیە ئەو ئابووری کە هەیە ئەو نەوت و ئەو داهاتی کە لە هەرێمە لە وڵاتە هەیە ئەزانێ کە زۆر لەوە زیاترە کە موچەی ئەوی لە دابین کرێ خۆ لە نەوەدەکانە ئەو کاتی کە مامەسایانە و سەری بەرزمان دانانەوین بۆ موچەیان نەوی ناکەین ئەو کاتە ئەزانرا داهات و دەخلێکی وانە بوو لە وڵات و لە هەرێمە بەڵام ئێستا ئەزانن ئەوە هەیە هەموو ئەوانی کە بە ڕێزت باسیەکەی پێدوانیە هەموو مامەسایان ئەوە نەزانن کاکە یاعقوب ئەوەش نەبێ ئەوەش نەزانیانی حەلی زۆر بەسیط هەیە لە کوردستانە هەر حیزبێک کەناڵێکی سەتەلایتی خۆی داخا و دوو ڕۆژنامەی داخا معاشی مامەسایە توانن پێچاکەن بەڕاستی ینی تۆ لەوێ باسی دروستبوونی دەوڵەتەکەی چیت کردووە بۆ زەراعە و بۆ سەناعە و بۆ پیشەسازی سپێنێ لە حدودەکە لێ داخرا تۆ دەوڵەتی شە هەبێ لەوانەیە هەر لە برسا بمری لەبەر نەبن بەداخەوە ینی حکوومەتی کوردی هیچ شینێکی نییە هیچ تەختیتێکی نییە بۆ داهاتووی نەک تەربیە هەموو نەتەوەکەش ینی ئەو هەموو بجە زەبەلاح لە العێراقەوە هاتەم کوردستانە کەس نەیزانی چێ قیاسی نێودەوڵەتی بۆ تعینی مۆزەف 55 مۆزەف 55 مواطن یەک مۆزەفی بەرەکەوێ لە کوردستانە کولی دوو مواطنێک مۆزەفێکی بەرەکەوێت چ برجەیەکە توانێ ئەو هەموو معاشە بە جا یەکێکی کە لە مشکلەکانی برجە لە کوردستانە ئەوەی کەماندووە وەکو چینی مامەستایان ڕبع معاش و نیوە معاشیە داتێ ئەوەی کە لە بن دیوارە دانیشتۆ هیچ ئیشی نییە معاشی کامیلی خۆی وەرەگرێ یعنی مامەسا خۆ مشکلەکانی هەرەوە نییە کە جۆ بۆ داواکاری ناگەن مامەسا تێگا کەوا زوڵمی لەیەکرێ و زوڵمکردنیش لەلایەن حکومەتی خۆتەوە بەڕاستی ناخۆشە ینی ئەگەر هینی ئەوەمان بەسەراکەن کەوا شەهیدیان داوە شەهیدی ئێمە و هی هەمومانە ینی کەس هەمالی ینی تۆ پێ دوایە وەکو سەپەرشاریش پەروەردەی وەکو ئەزمون و تەجروبەیەکت بەڕێزت لە ماوەی ئەم چەند دقیقە ڕابردووە باست کرد ینی کە فشاری بەیکۆد هینی نامێنێت ئەو تین و قووەتەی نامێنێت بەڕای بەڕێزت چی بکرێت ینی چ گوشارێکی تر چ فشارێکی دروست کرێ بۆی کە مامەسایانی تر چین ڕۆژەبیری کۆمەڵگەنە بێ ئەمان ینی وعیکە بڵاوکەنەوە بێ ئەمان ڕێگەچارە بدۆزاری علمی و ئەوەی کە ناوەندرێ شۆڕشی سپی و
هی خەباتی مەدەنی ئەوانێ بە دوو تەرەفەکرێت تەرەفی مقابلیشە بێت لەوە تێبگا کە خەباتی مەدەنیانی چی تۆ سێری سجنەکانی وڵاتی پێشکەوتوو کە مافی مرۆڤ ئەوە نەمویمە لایەن کە لە ناو سجنەکە کە تۆ لەوانەیە جەریمەیە شتێکی شکرد بێ گیرابی کە بایکۆتەکەی لە خواردن و ئیزرابەکەی لە خواردن یەکسەر خەمی تۆیانە یانیانەوە قەنەعەت و پێ بکەن بۆی ڕۆحی تۆ تێنەچێت لێرە باکیان بە قوتی تۆ بە قوتی مناڵی تۆ نیە چ باکیان بە فرمێسکی تۆیە لەبەرەوە تۆ بەڕاستی بە جددی تۆ نابێ پاسیان بیتێ بۆی خۆیان بەزاڵتر پیشانن بەسەرتا ئێوە حکومەتی خۆمانن ئێمەش مواتنی ئێوەین ئێمە داواکاریمان هەیە داواکاری لە چێ بکەین بێ لە ئێوەی بکەین باشە ئێوە ئەگەر گوێ ناگرن بۆ کولی یەکێک لەو قیادانەی کورد کە ئێستا هەن ڕۆژێر لە ڕۆژان لەژێر دەستی ئێمە پێگەشتون کولی یەکێک لەوانە مامەسایەک هەیە کە ئێستا خۆشیانەوێ با ئەو مامەسایانیان بیرکەوێتەوە کە پەروەردەی کردوون کە فێری ئیمزای کردوون کە گەیاندونیەتە ئەو شوێنە ئێمەیان بیر نەکەوێتەوە مامەساکانی خۆیانیان بیرکەوێتەوە ینی بەو خەمساردی بۆ بێ حکومەتی کوردی سەیری مامەساکە تۆ کە مامەسا و زەلیل کرد لە بەردەمی سەکتەرەکانی تری وڵاتە ئیتر چاوەڕێی چی لە دەوڵەتی کوردی و لە ئینسانی کوردیەکەی تۆ ئەو کەسەی کە تاچی کورد و نەتەوەی کورد و پێگەێنێ پێ خۆشە بە زەلیلی بیبینی ئیتر چ قیمەتێکی هەیە تۆ پێ بکەنی بەو کەسانی کەوا زەلیلیانەکەی کە ئەوانش خەڵک پێگەێنن لەبەرەوە هیوادارم ینی حکومەتی کوردی و سیاسەکانی کورد بە دڵسۆزانەتر بڕوان نەمامەسایان و وەکو ڕۆڵەی خۆیان و مناڵی خۆیان بکەن و مامۆستا وەستا مرۆڤە لەبەرەوە کە مامۆستا باش نەبوو هیچ تاکێک لەم وڵاتە باش نابێت لەبەرەوە هیوادارم بەو چاوە سەیری مامۆسایان بکەن سپاس ئەگە دەرفەت بۆ گەڕێم و لە نۆ ئازاد دوایەوەی کە بایکۆت کێنرا و دەریا قوتابخانەکان کرایەوە ئێستا مدبوون و بێدەنجێکی زۆر ئەبینرێ لە ئاسی شەقامە لە کاتێکە ئەوکو باسمان کرد ناڕۆزایەتەکان خەفە بوون بەڵام معانەتەکان کێشەکان قەیرانەکان ئاریشەکان هەموویەکو خۆی ماوەتەوە یعنی ئێوە چ پلانێکی ترتان وەکو مامۆسا ئەو کاتانی کە بایکۆتان بە ڕێگە چارەزانی بە فشارەزانی بە فشارێکی دروست ئەزانی ئەنجامتانەدا خۆپشاندان و هاتنە شەقام بۆ چوونە بەردەم بارگای حیزبەکان و کۆبوونەوەش لەگەڵانە تەنانەت بە ئەنجام بە ڕێگا و شێوازێکتان نەزانی بۆ بەدەستێنانی مافەکانتان ئێستا ئەوانیش نەما چ بەدیلێکی تر هەیە چ هۆکارێکی تر هەیە کە بیگرنە بەر لەمودۆ بەڵێ ئێمە ڕاستی ڕاگررتنی خەباتی مەدەنی لە جێگەی خۆیان نیشانی کۆتایی پێهێنان و شکست نییە نیشانەوەی ئێمە خەباتێکی جوان و ڕێکۆپێکمان هێنا لە جێ خۆیان وەستانمان بۆی کۆمەڵێک ناشرینی توش نەبێت بۆی کۆمەڵێ سینناروی قێزەوەنی لەلایەن حکوومەت و دەسەڵاتەوە بۆ دروست نەبێت ئێمە دڵنیاین لەوەی کە پرۆسی خوێندن لەم ساڵە وەلو ئێستاکە کراوەتی ئێمە قەناعەتمان بوو کرانەوەی نییە کە دەرگای قوتابخانەکان کراوەتەوە بەڕاستی ینی من لەگەڵ گلەیما بۆ یەکەی سەرپەرشتیاری بە ڕێزی مامۆستا حەمادی ئێستا جەنابی کە لێرەیە بەڕاستی ئێستا من لە خوێندنگاکەی خۆمانە تا ئێستا خۆناغی شەشەکانمان مامۆستای بیرکاری نییە ینی تۆگەر لە مانگی نۆی پار و حسابی لە مانگی حوتی پار و حسابی کەیت وەحدەی تربەوی ئیشی ئەوەیە کە بەڕاستی لە ماوەی 6 مانگە تۆ مامۆستا بە تایبەتی قۆناغی کۆتاییەکان وەکو پۆلی 12 هیچ کەم و کوڕێکی بۆ نێڵیتەوە هەموو پێویستەکانی بۆ دابینکەی لە مامۆستا لە کتێب لە پەرتوو لە هەموو شێوازەکانی تریانی من زۆر جار ئەڵێم بایکۆت دەرفەتێکی باش بۆ حکوومەتکەوەی کە بۆ بەلایانی کە ماوەی 3-4 مانگ عیبەکانی بشارێتەوە بەڕاستی ئەم حکوومەتە زۆر عیبارە بەڵێ جا بەنسبەت ئەوەی من حەزەکەم لە پرسیارێکی ترەوە دەست پێ بکەم لە زەرمەندبوونی مناڵی هاوڵاتیانەوە مناڵی پێشمەرگەوە لەوەی کە ڕۆڵەکانمان خوێندکارەکانمان لە خوێندن دواخوێ من حەزەکەم واقع بیری خۆمان بین و کاکەمە لە یابانە ناژی ئێمە بەڕاستی 40,000 دەرچووی زانکۆ پەیمانگەکەمان هەیە لەسەر جادن باوەڕەکەن ئێستا منەظەمە بە دوای منەظەماگەڕێن بۆی کە ئیشێکی کرێکاریان بۆ بدۆزێتەوە خەریجی یاسایە خەریجی هەندەسەیە ئەوە ئیلەکانی کولەی توبمان شاهدەکانیان نەسووتێنن لەو لاوە 20,000 خوێنکاری دەرچووی قۆناغی 6مان لەی شوێنێ وەرنەگیراون یعنی بەڕاستی مەهزەرەی ئێمە بۆ خوێندنی ساڵێ بگرین وڵا ساڵێکی خوێندنی ڕۆڵەکانمان نەفوتێت ئەمە لە کاتێکایە کە ئێمە هیچ ڕۆڵەیەکی خوێنەوار و شەهادەدارمان لە ماڵۆدا نەنیشت بێت ئەو سەروەتە مرۆیمان بەزایە نەیابێت بەڕاستی ئەمە لەلایەک لە لایشی ترێمە ڕاستی ڕێگای مەدەنی زۆر مانگرتە بەر یعنی ئەوەی کە بە بیری هاوپیشەکانمان خەمخۆرەکان چین و تۆژە جیاوازەکان
هات بێت ئێمە ڕێگە جوانەکانمان گرتوتە بەر بەڕاستیانی وامان لێ هات خەباتی مەدەنیمان گەیانە لوتکە بەڵام لەگەڵەوەش ئێمە نیشانیەوە نیەکەم خەباتە کۆتایی پێبێنین ڕاستی ڕێگەچاری ترمان ماوە ئەم خەباتی تا ئێستا گرتمانە بەر لە ئاستێکە حکوومەتمانە بینی کە دڵسۆزی خەڵک بێت کە لە ئاسی بەرپرسیارەتی خەڵکات کە حکوومەتی هاوڵاتی خەڵک بێت بەڵام هەستمان کرد کە ئەمە وان نەبوو هەستمان کرد بە 4 مانگ بەسیترین داچڵەکان دانەچڵەکە سەرۆکی حکوومەتمان بۆ پرسەی بازرگانێکی تورکیا گەشتە ئەستەمبول بەڵام بۆ ئەم پرسە گەورەیە مامۆسا فەرمی 750,000 خوێندکار ژیانی خوێندنی ساڵێکی لە مەترسیایە ئەستان هەر بە خەیاڵە هەل لێدوانێ بە سیاسی نەکرابوو ئەو ناڕزایەتیانە بەڵێ بیزەبێت بەڵێ هەموو شتێک لە وڵاتێمە بە سیاسی ئەوەی ئێوە ئەوەی کە مامۆسایانیان کرد بە سیاسی نەکرا نەخێر ئێمەڵاتێکی زۆر جوان زۆر پیشەیی بوو ڕەنگە حیزب ویستبێتی دەستی خۆی بخاتە ناو خەباتەکەی بەڵام بە ئێمە بە هیچ شێوەیەک نەمان هێشتووە و پێم باش بوو یەکێک لە کەناڵە بەڕێزەکان نەگەر ئەوی وایە هەشتێ وایە بایۆگرافیای ئەنجومەنەکەی بخستایەتە ڕوو کە لە کاتی خواهیشەکانی چەند بەڕێکوپێکی چەند بە شێوازێکی دیموکراسی بردووە بەڕێ و ئیشەکانی بەڕێ کردووە بە شێوازێکی زۆر بێلایەنانە و زۆر پیشیانە ئێمە خەباتەکەمان گەیانەجێ خۆی بەڵام بە بیانووی ئەوەی کە ئەلاساز ئەم خەباتە بە سیاسێک لێ لەلایەن و حیزبانی کە نانەوی گوێ لە هاوڵاتیان بگرن جۆرە هاتۆمەتی بۆ دروست کرا ڕاستی و لە کەناڵە مەحەلەکانیشەوە لەم لاولای عنێتوانین بڵێن لە دهۆک و لێرامە هەواڵمان پێگەشت کامە حیزبێک سواری ئەم شەپۆلی خۆپشاندانە بوو کە ئەستان لێرەم شتەوانە بووە زۆر باش باسی خەباتی مەدەنیت کرد پێشتر ژازم ئاماژێت پێکرد لە بەشی پێشوە ئەو خەباتە مەدەنی کە ئەکرێت بۆ وڵاتێکی دیموکراسی و وڵاتێکە کە بە شێوەیەکی ئاسایی مەدەنی بڵین دەسەڵاتەکەی هاتبێتە بوون و مامەڵەیەکی مەدەنیانە و دیموکراسیانە بکە لەگەڵ خەڵکەکەی و لەگەڵ جمگەکانی دەوڵەت ینی لە حکومڕانیە پیادەی بکات بەڵام وەکو مامۆستا شەر پێشتر باسی کرد لە دەسەڵاتی حکومەتێک کە ئێستا بەو شێوەیە نی ینی ممارەسەی مەدەنیانەی دەسەڵات و دیموکراسیانە ناگات لە کاتێکا تۆ بە شێوازێکی دیموکراسی داوای لێ بکەی ئەمە چۆنە هینێکی پێشوەخت نییە ئاماژەیەکی پێشوەخت نییە کە داواکارەکان نەکات لە جێی خۆی و بەو شێوەیە کۆتایی پێبێت کە لە جێگەی ئومێدی خۆپیشاندەران و ئەوانە نین کە ناڕازی بەڵێ بیزە بدوایە ئێمە وەکو باسم کرد جۆرەها شێوازمان کردە بەر لەوەی کە بۆنمە لە هەفتەیەکە ڕۆژی خۆپیشاندان بکرێت بە درێژایی 2015 بایکۆتی تیان نەبوو سەرجەمی خۆپیشاندان بوو دەربڕین دەنگی ناڕزایەتی بەڵام زانیمان ئەمە حکومەتی پێدا ناچڵێکی دوایەوە گۆڕا بۆ بایکۆت دوایەوە بایکۆتەکەش وا دەرچوو کە حکومەتیش باکێکی لێ نییە حکومت ئەم پرسی بە سیاسی کردووە کە ئەمە لە دەڤەرێکایە کە حیزبێکی سیاسی لە پشتی ئەم بایکۆتەوە ئێ باشە خۆ بڕێنی قوتی هاوڵاتیان خۆ بڕێنی نان و ژیانی خەڵک خۆمە پرسێکی سیاسی نەدەی تۆ فەرمۆرە وەرە پرسی ژیانەکە چاکەرەوە بە پرسە سیاسەکە لە جێی خۆیان بێت ئێمەخی سیاستمان نییە بەڕاستی جایسەیەکی تر لەو مەترسیانشی کە جەنابەت باست کرد کە ئێمە زۆر لێ ترسین مەترسی خوێندکارانی ئەم دەڤەرەیە کە دەڤەری هەڵوێست و دەڤەری بایکۆتە کە بۆچی ببن بە قوربانی بەڕاستی خوێندن بەو شێوازی کە بە شێوازی بەڕێکردن نەک بە شێوازە منطقی واقعەکەی خۆی خوێندن دەستی پێکردوێتەوە و لە 25 شەشە ئەمتیحانی بە کەلۆریە کرێ بە تایبەتی بۆ پۆلە کۆتاییەکان بۆ پۆلی 12 ئێمە زۆر ترسی ئەومان هەیە ئێمە زۆر ترسی ئەومان هەیە کە لێرە حسابی ئەو دەڤەری کە دەوامی تیاکرا و کە هەڵوێستیان لە بەرامبەر مافەکانیان نەبوو و پێویست و لەگەڵ ئەم دەڤەری کە هەڵوێستیان هەبوو کە بە جۆرە لە جۆرەکان قوربانی داوە یەک حسابیان بۆ بکرێت لەبەرەوە مەترسیی گەورەیە کە لە ئێستا پێویستە پەروەردەکاران زۆرسانی پەروەردەی لەم دەڤەرەیە لەسەر ئەمە هەڵوێستە بکەن یعنی بەڕاستی لەوە خۆش نەبن کە یەک جۆرە پرسیار و تاقیکردنەوە بۆ هەردوو دەڤەردا بنرێت زۆر باش مامۆستا سەنگەر هەر لە ئەو مەترسی مخەوفی مامۆستازاد کە باسی کرد چ حسابێک بۆ ئەو دەڤەرەیەکن کە بایکۆت و 4 مانگ بڵین دەرگای قوتابخانەکان داخران و منهەج و پرۆگرامەکانی خوێندن دواکەوتن و خوێندکار و کەسکاری خوێندکار بە جۆرێک لە جۆرەکان زیانیان لێکەوت مامۆستا باسی مەترسیەکە هیچ ئێوە وەکو بڵین یەکێتی مامۆستایان چی ئەکەن بۆ ئەوە چۆن بەرەڕووی ئەو مەترسیە بنەوە زانیت خۆی لە واقع ئەم دەسەڵاتی سیاسی کە لەم هەرێمەیە پێشتری باسمان کرد دەسەڵاتێکە بە مامۆستا هەمالی ئاماژەی پێدا لە کاتی حکوومەتی عێراقیە لە کاتێک کە ڕزگارکردنی کوێت و بڵێن ڕاپەڕینەکە لێرە ڕوویدا خوێندن بۆ ماوەیەکی زۆر ڕاگیرا بەڵام حکوومەتی عێراقی ئەو کاتە حسابی بۆ ئەو دڕاگرت نەکرد و جۆرە لە جۆرەکان پرسیارەکانی بە شێوازێک گونجا کە خوێندکاری ئەم سنوورە زەرمەند نەبێ و هەر خوێندکارانە بوو کە بە هەمان شێوەی خوێندکارەکانی ناوەڕاست و باشووری عێراق لە
زانکانی عێراقا وەرە جیران و هیچ زیارە جیاوازیەکان تیان نەکرا حکوومەتی ئەو کاتی عێراقی درکی بەو کێشەیە کردبوو کە بڵێ بەشێکی زۆری پرۆسی خوێندن لەم سنوورە وەستاوە بە زۆرە لە زۆرەکان پرسیاری سنەی بۆ کردن بۆیە ئێستا کە حکوومەت هەریەم جۆرە لە زۆرەکان بێگوێیی خۆی نیشانەدابەوە و ئامادە نیە داواکاریەکانی خەڵکی ئەم سنوورە جێبەجێ بکە هەمومان نەزانی کە من جۆرێکە لە سزادانی سیاسی و جۆرێکە لە عقوبەدانی خەڵکی ئەم سنوورە بە جۆرە لە جۆرانەی کە ئێمەزانی باگراوندی مەسەلە سیاسیەکان لە ئێستادا لە هەرێمی کوردستان چۆن دەگوەزارێت بەڵام هەر وەزیری پەروەردە و بڵین بەرپرسانی پەروەردەش یعنی لە ماوەی ئەم 4 مانگە ینی ئەگەر ئێمە بێلایەنە باسیکەن چەندین جار ینی مەترسی ئەو حاڵەتیان خستە ڕوو باسییان کردووە کە دواکەون ینی قەرەبوو ناکرێتەوە ئەبێ ئاگە ینی ئەو مەترسیانە باس کراوە ئەوە ناکرێت بە بیانوێ سبینێ بڵێن ئێمە پێشتر پێماوتن یاقوب قەیرانی سیاسی زۆر گەورە ڕوویداوە لەم هەرێمەیە خەڵک خۆپشاندانی نەکردووە ئەگەر مەسەلەکەس مەسلێکی سیاسی بێ خەڵک لەو کاتای خۆپشاندانیە کرد بۆنونە پەرلەمان پەکەوتۆ چی کوراچی نەکراوە خەڵک لەو کاتانی کورێسە خەڵک بۆ گیرفانی خۆیکەوە پێویستی ژیان و گوزارانی خەڵک وای لێکە کە خەڵک بێت ناڕزایی دەربڕێ ئەمە پێویستە دەسەڵاتی سیاسی لەم هەرێمە تێبگە ئەگەر مەبەستی تێبگە ئەگەر مەبەستیشی نێو تێبگامە بابەتێکی ترە بۆیە پەیامی خەڵکی سلێمانی پەیامی ئەم دەڤەرانە بە شێوکی گشتی لە هەڵەبجە و سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان پەیامێکە بۆ پێداویستەکانی ژیانی خۆیانە نەک پەیامێکی سیاسی بێ کە بەرامبەر ئەمە بە پەیامێکی سیاسی خوێنێتەوە مشکلی خۆیەتی بەڵام ئێمە لە سلێمانیا ئەبێت تێبگا کە ئەم ناڕزایەتی هەیە بۆ ژیان و پێویستەکانی خۆی کردوێتی بۆیە ئێمە پێمان وایە دەسەڵاتی سیاسی لەم هەرێمەیە پێی خۆش هەموو خەڵک نەخوێندەوار بێ و بە زۆرە لە زۆرەکان دەوێت پەروەردە بێئەحمێتکە و ئەمە لە هەموو دنیا ئەبینرە کە دەسەڵاتی سیاسی بەڵێ بەڵگەت مامۆسامەشی پێدا تۆ 4 مانگ پرۆسی خوێندن پاک بکەوێ لە دەڤەرێکە 750,000 قوتابی بێبەش کرێ لە خوێندن 2000 قوتابخانە دەرگای ناوەندەکانی خوێندنی داخرێت 40000 مامۆستا دەرگای ناوەندەکانی خوێندن داخەوە دەوام نەکە ئەزانین لە هەر وڵاتێکی دنیا بێ حکوومەت هەڵەوەشێتەوە ئەزانین لە هەر وڵاتێکی دنیا بێ نەک حکوومەت هەڵەوەشێتە قەیرانێکی گەورەی سیاسی ڕووەدا لە وڵاتەیە بۆیە لە هەموو دنیا ئێمە ئەیبینین کاتێکە قەیرانێکی سیاسیە بێ کاتێکە بابەتێکی سیاسی ئەوێ ڕووبدا کاتێک دەسەڵاتی سیاسی دەوێت لە هەرێمە گۆڕانکاری بکە لە قۆناغێکە بچێتە قۆناغێکی تر دێ لە سەکتەری پەروەردە دەست پێکە دێ لە ناو منهەجە جێگای ئەم گۆڕانکاریانە دەکاتەوە دێت پەیامە سیاسیەکانی خۆی پەیامە کۆمەڵاتەکانی خۆی پەیامە پیشەسازیەکانی هەر شتێکی کێ بیەوێ لە پرۆسی خوێندنەوە دەست پێکە ئێمە تەجروبەی وڵاتانی دنیا لە مێژوای خوێنین کاتێک لە جەنگی جیهانیا شەرتاوە بێ یەکەم پرسیاری سەرکردەکان لە شەڕەکانە پرۆسی خوێندن وەزعیان چۆنە ینی گرنگ نێ بەلایەنەوە چەند ژێرخانی ئابووریان وێران بووە چەند تۆ پێ دوایە لەو ئەهەمیەتە نەگەیشتون ینی دەسەڵات و بەرپرسان بەڵام ئەمان دەیانەوێت جیلێک پەروەردە بێت جیلێکی نەخوێندەوار ئەمان دەیانەوێت 20,000 خوێندکاری پۆلی 12 کە خوێندن تاواکات زانکۆوەری نەگری ئەمان دەیانەوێت کە زانکۆی تاواکردان نەمەزرێ بۆچی چونکە ئەمانە کە ئیشی پێ بێ بۆ نمونە ئەگەر تو خوێندکارێک هەموو خەڵک لێرە خوێندەوار بێ و خوێندەوارێکی وشیار بێ و مامۆستا بە مەهامی خۆی هەستە جیلێکی زیندوو پەروەردە بکە ئەمە زەرەر لە دەسەڵاتی سیاسی لەم هەرێمەوە بە حیزبەکانی ئەم هەرێمە بەتابێت حیزبی دەسەڵاتدار دەوێت جیلێکی نەخوێندەوار جیلێکی ناوشار دروستکە بۆی بەردەوام لە مەسەلە سیاسەکانە بەکاری بێن نەک لەوەی کە داوای مافی خۆی بکە فێر بێکە ناڕزایەتەکان دروستکە بۆیە ئێمە ئەوەندەی هەدەفمان لەوەیە کە بایکۆت کراوە هەدەفمان لە قوت و ژیانی خۆمان بووە پامێکیش بۆ لاەنە سیاسەکان پامیش بۆ خەڵکەمانێ خەڵک وشار بێتەوە خەڵک بە داوای مافی خۆی بکە بەڵام لەگەڵەوەشا کە تۆ وتمان وەسیلەی گەیاندنی ئامانجەکەمانە نەک ئامانجەکەمان بێ زۆر ئاسایە بایکۆت کۆتایی پێبێن و هەڵی پەسێرین و بە شوەیەکی ئاسایی داوام بکرێتەوە بەڵام بەردامی لە خەباتە مەدەنیەکانمان خەباتە یاسایەکان پرسیار لە بەڕێزە بە کورتی وەڵام بێت ئەو بڕەپاری کە بڵین بڕیار درراوە کە وەکو هاندان بۆ مامۆسایان سەرف بکرێت ئەمە قۆناغەکانی پشوویش ئەگرێتەوە یان تەنها بۆ ئەوەیە وەک ئەمە ئەمەلێکی هەیە یان چۆنەڵێ سوودێکگەیەنێ بە پرۆسی پەروەردە خودی مامۆسا خۆی بەڵێ بە پێی ڕێنمایەکە بێ بڵێ چۆتە باری جێبەجێکردنەوە بەڵام ئشکالێتێکی قانونی هەیە سە لە حەلکردنی و کێشەیان بۆ ماوەی 6 مانگە لە مانگی 12 بۆ مانگی 5 بەو شێوەیە کە دەرەوەی شار 150,000 و ناو 600,000 ئەمە داواکاری ئێمە نەبووە بەڵام لە وەزعێگە تۆ کاتێکە فشارێکی و خەباتێکی مەدەنیەکەی سەقفێکی داواکاریت هەیە وەجگەلەوە کە ئەمە هەر نهاتەدی کۆمەڵ خاڵی ترت هەیە بۆ گفتوگۆ مفۆزات ئێمە توانیمانە ئەمە دەستە بەر داواکاری ئێوە نەبووم بەس وەکو مامۆستایان مامۆستان بەڵێ داواکاری سەرجە مامۆستان مەسەلەی پاشەکەوتەکە بۆ کە پێویستە حکوومەت چای پێ بخشێنرێتەوە و نەهێڵدرێ بەڵام کە کاتێک تو ئەمە نەکرا خۆ دەبێ محاولە بکەی بۆی کە کۆمەڵە داواکاری تری جێبەجێ بکرێ وە کۆمەڵە داواکاری لاوەکی ینی کە بایکۆت و خۆپشاندان ئەگەر ئاماجە ئەساسیەکەشی نەپێکا کە مەسەلەی گەڕانەوەی قوتی خەڵکە بە موچاکە توانیمانە بەشی لە داواکاریەکانی ترمان جێبەجێ کردکە لە داهاتوە ئیشی لەسەر دەکەینەوە بە هیوادارین ئەمە کۆتایی خاڵی ناڕزایەتەکان نەبێ و ئیش لەسەرەوە بکەین کە لە داهاتوو
بتوانانی کارێ بکەین ئاخر قسەی من ئەوەیە کە لە داهاتووە بتوانین کارێ بکەین سوود لە تەجروبەکانی پێشمان وەرگین سوود لە باشەکانی و خراپەکانی بایکۆت و فشارە مەدەنەکانی تماوەرگین بۆی لە داهاتووە کارێکمان کرد ئەنجامی باشتری هەبێت. دەستخۆش مامۆستا حەمالی وازم هەندێک تێبینی سەرنجت نووسی ئەگە بتوانانی کەمتر ئەوە لە خولەکێک من حەزەکەم مادام بەرنامەکەمان پەروەردەیە شتێکیش بۆ مامۆستانی بەڕێز و خوێندکاران بڵێم بەڕاستی منهەجەکان بە تایبەتی من وەکو سپۆرێکی عیلمی بە هیچ شێوەیەک ناتوانانی هیچ قانونێکی هیچ یاسایەک هەڵپەسێری چکە پێویستیان پێوێ لەبەرەوە داواکارم مامۆستایان بە تایبەتی زانستیەکان حتاوانی لوغاتیش خۆیان نەزان ئەو شتانی کە پێویستن وەکو یاسا ئەمانە بیەن بە خوێندکاران بە جیاتی ئەوەی 10 پرسیار 15 پرسیار لەسەر مۆزوعێک حەلکە پرسیارەکان لە سێ نمونە کۆتایی پێبێنێ و تەلەبەش بەڕاستی نەبێ بە زەحیەی مەسەلەکە ینی مەناجەکەی پێ تەواو کرێت کە خۆتستانی عیلم متەسەلسیلە ینی نابێ هیچ شتێک تەرکرێوانە و هەوڵ بین ئاشتەواییەک لە بینی خۆمان وەکو دەستەی کارگێڕی وەکو مامۆسایانوانە و ئێمە ئەم وڵاتە هی کەس نییە مڵکی کەس نییە هەمومانە لەبەرەوە ژیان و ناخۆشی و خۆشی و ناخۆشیمان بەیەکەوە بێ لە خۆشی و ناخۆشیە پشتگیری یەک بین و خەمی هەموو لایەنەمان هەبێت نەک خەمی خۆمە. مامۆستا لە دوا دەرفەتیش بۆ تۆ لەماوەی ئەو خولەکەیە ینی جارێکی تر کار بۆ ئەوەکەن کە ئەگەر دەستان برد بۆ ڕێگایەک لە شێوازەکانی ناڕزایەتی بتوانن هەموو مامۆستایان پێکەوە بەشدار بن نەک بەرەو دووکەرت بوون بچێت. بڵێ من وەکو گەشتبینیەکەم قسەکەم ئێمە لە 2014 کاتێکە هەمان معاونەتمان هەبوو مامۆستایەکی کەم ئاهاتە سەر شەقام و لە 2015 بە هەمان شەو لە 2016 هەستمان کرد کە ڕێژەیەکی زۆر زیاتر لە مامۆستایان و لە هاوڵاتیانی نەسەر شەقام بۆ داواکردنی مافەکانیان هەستەکەین خەباتی مەدەنی لە قۆناغی پێگەشتنیایەتی لە قۆناغی هەڵکشانایەتی لەبەرەوەی مەواتەوەقع ئەکەین کە هەر کاتێک ئێمە خەباتی مەدەنی دەست پێ بکەینەوە زۆر لە ئێستا زیاتر من وەکو پێشبینیێکی خۆم بۆ ساڵی ئایندا کاتێک کە خەباتی مەدەنیەکە دەست پێ بکاتم کێشانە چارەسەر نەکرێت تەواوی خوێندکارانی ئەم ساڵکە لە قۆناغی 12 لەگەڵمانە بن چونکە گەورەترین قوربانی دراوە بن کە حکومەت زەرەر و زەربیان لێدات. تۆ پێدوانی خاڵی دووەم باوکودایکی تەلەبە باوکودایکی خوێندکاران کە بەداخەوە بۆکو پێویست دەگەڵمانانە بوون بەڵام هەستەکەم بە حکمەوەی کە زەرەرەکە چێتە ناو ماڵەکانیان و کە خوێندکارەکەی چەند ساڵە بەخێوێ کات و چەند ساڵە ئومێدی بۆیە کە لە شوێنێکی باش وەربگیریە نمرەی نەیەناوە ئەم جارە ئەویش بە فعلیەتە سەرخەت. بەڵێ وەنجا من یەک شتێکی تریش کە من حەزەکەم حکومەت و ئەو لایەنانی کە خەمیان بە ئێمە فرۆشتەوە خەمی خوێندکارانیان بە ئێمە فرۆشتەوە دەی فەرمۆگەر ڕاستەکەن ئەگەر لە خەمی خوێندکارانی ئەم دەڤەرەیان بە تێکڕایی 5 دەرەجە بخەنە سەر نمرەی خوێندکارانی قۆناغی 12 و دەڤەرەی کە بایکۆتی لێکراوە. دو پرسیار ئەگە بە کورتی وەڵام بدەیتەوە ئێوەکو پێشتر وەکو سەرپەرشتاری ناڕزایەتەکانی مامۆستایان سەر شەقام دانەنیشتونیان لە پلانتانە نییە بە دوواداشن بۆ ئەو کەم و کورتی و ڕخنانی کە ئاڕستەتان کراوە بڵین بە دوایە بچن و وەکو بە شێوەیەکی ئەکادمی کە هەچی کەم و کورتی بۆ بتوانن لای خۆتان ڕخنەکان ینی کەم و کورتەکان ئەوانەی کە بوون بە هۆکارێک لە هۆکارەکان بۆی کە ئامانج و ئەنجامێکی باشی نەبێت هەڵسەنگاندنی بۆ بکەن و بە دوایە بچن بۆی کە وەکو خۆ دەڵی بۆ ساڵێکی تر ئەگەر ومێت دەکەین کەوا نەبێت داخوازەکان چارەسەر نەکرا بە هەمان شێوە دەست پێ بکرێتەوە. بەڵێ بە تاکید ئێمە دراسەمان کردەوە بەردەوامیشە بین کاری باشی بۆکەین. من حەزەکەم ئەوە لای جنابتان ڕوود بێ کە ئێمە لە استراتیژی کارەکانمانە هەڵەمان نەکرد دیارە استراتیژیایە بەڵام لە تەکنیکە هەڵەمان هەبوو بە حکمەوەی کە ئێمە حیزبی سیاسی نین حیزبی سیاسیان تەنانەت ڕێکخراوێکیش لە پشتمانەوە نییە و ئێمە من پێم باشە هاوڵاتیانی کوردستان لەوە دڵنیا بکەینەوە کە کۆبوونەوەکانمان لە ئەخیراوای لێ هاتبوو وەکو چۆن پێشمەرگە قاچاق بوو لە سەردەمی باسا ئێمەش ئاوا قاچاق بوون لە شوێنە گشتەکانە کۆبوونەوە بکەین ئەمان بردە ماڵەکانی ئینزارکران هەندێ ماڵ ئینزار کرا بردمان و نووسنگەیە بەداخۆ نووسنگەکەش مۆڵەتەکەی لەسەندا نووسنگەیەکی شۆفێری بوو ینی بەڕاستیەوە نەزەخت و بە دوای هەڵە تەکنیکەکانتانە ئەگەڕێنن. بەڵێ بە تەکید هەڵە تەکنیکەکانمانی مەدراسەیەکەی ڕووینەوە دەستخۆش ئەوە سەنگەر لە کۆتا دەرفەتیشە زۆر کەماوە ماوەمان وەکو ئەو دامەزراوە کە تایبەتە بە مامۆسایان نێشتی مامۆسایانە چیتان هەیە بۆ داهاتوو ینی ئەگەر فشاریشە بێت چیەکان ینی چیتان لە بەرنامە هەیە چیتان لە پلان هەیە کە ئەنجامیدەن ئەگەر هەر ینی ئەولەوەی پێشووتر کە بە یاداشت و بە کۆبنەوە و بە ناڕزایەتی مەدەنی تا ئێستا هە بەردەوامین و لێساش هە بەردەوامی پێدەین و دڵنیاکەینەوەی کە لە توانای ئێمە بێ وەکو یەکێتی مامۆستایان درێغی ناکەین بەڵام هەموو لاگەزانێک کە ئەمە قەیرانێکی دارای سەرجەمچین و کێشەکانی کردوەوە لە دەروی توانای یەکێتی مامۆستایانە بەڵام ئەوی کە لە توانای ئێمە بێ
پشتوپەنەی مامۆسایان دەبین و لەگەڵیان نابین و بەردەوام ببین لە ناڕزاتەکان گانی پەیامی مامۆسا دەستان خۆش بێ سپاس بۆ بەرەسان بۆ ئامادەبوونتان و تەرخەکردنی کاتی بەرەسان بۆ بەرنامەکە سپاسان گەین بۆ هیوای کە خزمەتێکمان بە پرۆسی پەروەردە و پرسی پەروەردە گیان دەبێت بەرەزان بم شێوەی هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەمجاری بەرنامی پرس کە تایبەت بووە پرۆسەی خوێندن لە نێوان شکاندنی بایکۆت و دەستپێکردنەوەیدا تا دەفەت و بەرنامەی شتر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ